هێوار باش بینەر و گوهدارێن بەڕێزێن بادینان ساتێن ئێوارە بادینان خۆشحاڵین چارەکە دیەم و هینگەشتنە فێک و گوهدارێن زۆر بەڕێز ئەڤروکەمێنێ بەرنامە زۆر هێژا مامۆستا قادر حەسەن عید و جێگیری بەرپرسی مەڵبەندی 4 یەکێتی نیشتیمانی کوردستان تەمان دەمدا سیاسەتوان ئەلدەڤەرە بادینان و کوردستانی میێوانی ئێوارە بادینانە ئەم دی بەحسێ کوچە دیمایە زۆر بەڕێز و خودی ژێڕازی هێژا نەوشێران مستەفا ئەم دی بەحسێ هەندێکین مرنا نەوشێروان مستەفا چەند کاریگەریە خودی هەبیتن الکۆڕاپانە سیاسیە ئەبروکەیە هەرێما کوردستانیدا ڕەوشە سیاسی دێ بەرەفکی بەچیتن دێ چەند ئەڤە مرناوی کەسی بیتە دەرگەهەک بوو لێک نزیک بوونە تەڤایە لاەنین سیاسی یەن هەرێما کوردستانێ پاشان دەهینە سەر ئەوان پەیوەندیین ئێگەتیان نیشتیمانیە کوردستانێت گەل بزاوا گۆڕان پشتی چۆنە نەوشێروان مستەفا ئەرێ ئەف پەیوەندیە دێکەونەت کیژان قۆناغا خۆدا دێلێک نێزیک بوون هەبێت یانژی دێلێک دیربوون هەبێت چونکو ژێدەرێ بڕیارێ مادەم نەما حتا ژێدەرەکێ دیێ بڕیارێت هێت بیتن بچێک زەحمەتە خۆ هەبیت ژمارەکە دیە پرسیارین وەکیڤانەژی دەهێنە گفتوگوکردن گەل مامۆستای بەڕێز هینین هێژاژی وەکی هەر جارت شێن ڕێاوان ژمارەوێن سەر شاشەمە دیار این پەیوەندی مە بکەن سەبارەت بابەتی هەر پرسیارە هەوە بیتن دیگەیتە مامۆستای بەڕێز مامۆستا دەستپێکێت و گەلە بخێڕاتی سەرسەرا سەرچاوە ئەڤرو بۆ ئێوارە بادینان سپاس کەکێ بلبل سەرچاو ساغ بێن هێواریا بینەرێت تەلەڤیزیۆنە بادیانساژی بخێر و خۆشی بێن زۆر سپاس زۆر سپاس مامۆستاکەر ئەمش وێ پرسیارێ دەست پێ بکەین و پرسیارەک فەرزەژی چۆن وەفاتە زۆر بەڕێز نەوشێروان مستەفا بژین چەند ئەvە خەبەرێکی نەخۆش بوو چەند دڵتەزیم بوو بۆ یەکێتیان نیشتیمانیە کوردستانی چۆنە کەسێکی وەکیڤی چەند نەدەستی مرۆڤە قەدەرە بەس مرۆڤ شێت بێژیت بیت وەخت نەبوو پێتڤی پێ هەبوو خەلکێکی پێدوی پێ هەبوو یان ژیان بژین کۆڕەپانە سیاسی پێدوی هەندە کەسێن هۆسە هەبوو بۆ گفتوگۆ و دیالۆگت گەل بێتەگرن بەلێ کاک بلبل دوور شوێ پەندە کوردی یاکوتبێژتن ئەم کورد یان ملەتێت ڕۆژلاتی شێوەیەکی گشتی مەری پەرێسن ینی وەختی ئێکتمرت اینجا دێشن و ئێن بەحسی باشێتیکەن دوور ji vê pendê newşiyan Mistefa serkirdeyekî Kurd bû êk serkirdeyê degmen bû hem siyasetmedar û hem rewşenbîr bû wedbuwarê siyasî de wedbuwarê nivîsî de kesekî dahêner bû nivîsîna mêjuwa Kurdî de زۆرداری زڵم کەسێکی نەکریە هیچ سەرکردێکی کوردی پەیوەندیت وی یەت هەوارینی یەت جوواکی یەت سیاسی نەبووینە ئەگەرێک باشی بەحسێ کەسێکی بکات و خراپی بەحسێ کەسێکی دی بکەن هەموو بوو یێرێت مێژوێت پەرتوکێت خۆدا وەک خۆ نویسینە چاوا ڕوودایە خۆسان نویسینە ژبەر هەندێک دیتنامە وەغەرکردە نەوشیروان مستەفا پەیامەکە دڵتەزیم بوو بۆ هەر کوردێکی دڵسۆز بۆ هەر کوردێکی کورد پەروەر بێگومان وەکو ئێکەتیژی بۆمە پەیامەکە گەلەکە دڵتەزیم بوو یان نەخۆش بوو چونکو بەڕێز نوشیروان مستەفا ئێکش دامەزرێنەر ئێکەتیان نیشتیمانیە کوردستانی بوو ڕاست نەبەس دامەزرێنەر و بەس ئەگەر ئەم کورتی ئاماژەکێ بدەینە پەیوەندیتوی و هەواڵ مامجەلال ڕۆژانێت سەخت ڕۆژانێت خەباتێ بەڕێز نەوشیروان مستەفا پەرتوکا خۆدا لە کەناری دانوبە بۆ خری ناوزەنگ دبێژتن پەیوەندیت من و مامجەلال زڤر نەبە بۆ ساڵا 61 دەمێ توی دەمیدا مامجەلال بەرپرسێ لقا سلێمانی یا پارتی دیموکراتی کوردستان بوو پەیوەندیت من وی گەلت توکمە بوون بەردەوام مە پەیوەندی پێکردن مامجەلال خۆ گەلە جارە پەیوەندی مت کرد ڕوودا و پێشهات مەلگەلێک شرۆڤەتکردن مە بارودۆخی توی دەمی شرۆڤەتکردن کوردی ڕەشە مەزنە لە ڕۆژهەلاتە ناوین شۆڕەشە ئەیلولێ دەمێ تووشی نسکۆیەکێ بووی هەنگی نەوشیروان مستەفا خوێندکارێ دکتۆرایە بوو ڤیەنە پایتەختێ نەمسا دیارە ڤیەنە ئێکش باجێرێت هەرە جوان و خۆشێت دنیاە نەوشیروان مستەفا خۆت پەرتوکا خۆ دەبێژێتن ڤیەنە بووکی ڕازاوە یعنی فنلاندی
بێژتن ئەست قوناغا دمایی کە دەبووم یا دکتۆرایە مام جەلال گەل و شۆرەش تووشی نسکوەکەی بوو دەست بزاوا کرد دەست بجم و جۆل و هاتو چۆیە کرد ڤیا هەر ڕەنگێکی هەبتن بەردەوامیە بدەنە شۆڕەشێ بەردامی بدەنە شۆڕەشێت تاکو هاوکاری شێج دەولەتەکێ بخۆ دەست ببینن دەبێژتن مام جەلال دەست پێکێ پەیوەندی عەبدڕەزاق فەیلی و فواد معصوم و عادل مراد کرد دەڤەرە ڕۆژهەڵاتە ناوینیان بچین بژن عێراق و سووریا و مصری بولڤان دەڤەرە بوو بێژتن ئەز نەوشان مستەفا دگەل کەمال فواد و دگەل عەمەر شێخ موس ئەم دەرەوەی وڵاتی بوون بژن هەرکو پەیوەندی توی گەشتینە من مام جەلالێک گولبەرە ڕێکخراوەکە و دامەزرینتن بۆ درێژدانە پشۆڕەشی ئەو ڕێکخراوەژی وەکو چەترەکێ بتن بۆ الخۆگرتنە بتریا سیاست مەداری کورد چەپ هەتا ڕاست یعنی هەموو ڕەنگێت شۆڕژوانە خەباتکارە بخۆوە زۆرجانە بێژدەمێ ئەو داخوازەوی گەشتێ من ژبەرک و پەیوەندیەک یا خود پەیوەستەکە یا ئەخلاقی یا ئەدەبی من دگەل مام جەلال و کۆمەڵی هەبوو ژبەر هەندێ بیک و ئەز هزرێت خۆ بکەم بێ دوو دلی دەمێ مام جەلال گوتی دێت شێکی وساکەمە مەدوێت و دگەلمە بیت گەل دەستای دامازرێ نەربی من گوتی بەلێ هەر چەندە گەلک خەڤالات دوی دەمی دەتبێژن ڕەخنەل مگتن چاوە ئەوە خەونە هەر کوردێکیە خەونە هەر کەسێکیە وڵاتێکی ڕۆژهەڵاتە ناوەڕاست و دوی دەمی ئەچم بێژم و ڕەنگێ دۆزەخێ بوو و خەونە هەر کوردێکێک وێ دۆزەخێ دەرکەوت بچتن لە باجێرێکی وەکی باجێرە ڤیانە جێگیر بت و ژیانی بەتەسەری نەمازەک و شۆڕەشەمە تووشی شکستەکی ببوو ڕژێمە بەعست ئەو پەرێتون دیێدا بوو پیلانەکە جەهراوی هەبوو بۆ بە عەرەبکردن و بەعسیکردنا خەڵکی کوردستانی و خاکا کوردستانی و گۆڕینیا دیموگرافیا کوردستانی ئەنکو بار و دۆخێکی ئێکجار سەخت و نالەبار بوو لە هەریما وان کوردستانی بەڵام دوی دەمیدا ئەز رازی بووم و دبێشتن وەک دڵنیابوونەک بۆ مام جەلال من دێرەکە هۆزانێ یا هۆزاوانی کوردێ بناودەنگ سالم من بۆرانویسی دەست پێکە ناماخۆدا وەکو بەسف بۆ بەرز مام جەلال دا پتر پشت ڕاست بیت پتر پشت ڕاست بێت بێژدن ئەی قیبلەی مرادم ئاخۆ ڕۆژگاران قیبلەی مراد مەبەستایی مام جەلالە بست ئەی قیبلەتە مرادا من هیڤیامە ڕۆژانێت جارە هیڤیام ڕۆژێ جارە جارێ لە کەس ئەپرسی جارێ لە کەس ئەپرسی حالی غەریبی شاران غەریبی شاران مەبەست ئەوە کاک نەوشیوانە بستن مادەم کەیفا من گەلک هاتس کەیف خۆش من کووت و ئیرۆ وی کەسیت پرسی بۆ غەریبێ باژێرێ سلێمانیە بەو سوێندەی کە خواردم من هەر ئەوم کە دیوتم حاشا بکەم فرامۆش میثاق و هەدیاران بێ دووپات کرد بۆ بەرز مام جەلال دەبێژتن سوند وێ سووندا من خواری ئەسەر ئەوم ئێتە دیتیم یعنی سەر ئەو کورد پەروەرەمە ئەسەر وڵات پارێزەمە ئەسەر خۆ خوێندکارێتە دزانم بستن حاشا چاوە ئەس دێژبیرکەم میثاق و عهدیارە ڕاستیژی دەمێ مرۆڤ وان وێ بەرسەباب نوشا مستەفات بینتن و پابندبوونەکە ئەخلاقی ئەدەبی گەل شۆڕەشە کوردی گەل کۆمەڵا ڕنجدار گەل بەڕێز مام جەلال هەبوو بێگومان ئەدوان بارودۆخێت سەختدا و ئەو دوێ ژیانە خۆشدا ڕازی بێت دریژێ بدەتە شۆڕەشێ نەوشان مستەفا چاوێ مرۆڤیدا مەزم بێت زۆر شلۆڤەرکە گەلێک جێ خودە و مامۆستام دێ بەحسێ چۆنە نەوشێران مستەفاکەین و کارتێکردناوەی سەر بزاوا گۆڕان ئەدوی دەمێک و vێگاوێدا چاوێ خەلکی هەمیال چ تشتیە لێ کۆمبوونەکە گشت لایەنین سیاسی بۆ یەکی کوڕەوشە سیاسیە هەرێما کوردستانی خۆش ببیت خەلک هەندێک خەونێن خۆش بێنەوە سەرمێشکێوانە چنکو دەمەک درێژ چوو خەونە نەخۆشیەیە خەونە بێنتەنگیە چوونە نەوشێڕوان مستەفا دێ چ کارتێکردنا خول سەر خودی بزاوا گۆڕان هەبیدن دێ دوو ڕئیسێ ڕئی هەبن یانژی نەخێر هەنە لوی ئەم بێژین مستەوای لوی ئاستی بن کو نەخێر جهێوی بگرن و کێشە نەبیت بڕاستی ئەگەر مرۆڤ بێتن بەرێ خودتە بزاوا گۆڕان ڕەنگە وەکو ئاخفتێن ڕەنگە وەکو بۆ چۆن یعنی هەندێک گۆڕانکاری هزراوان دەهەبن بەڵام وەک ئایدۆلۆجیە وەک تەکتیکێتوانێت سیاسی وەک شێوەیەکی گشتێکە مرۆڤ بەرێ خودتە سەر و سیمای ئەوێ بزاوێ
نزیکە مرۆڤ چوو تشتێ نامۆ یان چوتێن و نبینێتن دگەل پارتی دیێت سیاسی جودا بنیان گەل ئێکەتیە دگەل پارتییان ڕەنگە ینی ئەو نزیک ببی هەرمی تۆ دەکە نزیکە ژوان حەزبا ینی ئەو تشتێکی نو نیناقادە سیاسیە بەرهندی ئەز خۆت بێژێم نەو شوێن مستەفا سەرکردە بوو کاریزما بوو ڕەنگە هەندێک جارەدا دەمێت پێتوی چیا بتن بڕیارێت پێتوی بدەتن بەڵام پشتی نەمانایی وەکو هەر پارتەکە دیا سیاسی وەکو هەر ملەتێکی هەر وڵاتێکی هەر عشیرەتەکێ دەمێ کەسێ ئێکێ نەمینەتن بێگومان ئەو هێزا سیاسی ئەو عشیرەتە ئەو دەولەتە ئەو وڵاتە دێ توژی شڵەژانەکێ بێت یعنی وەکیت بێژن ڕێ لێ بەرزت بنجارێت بەس بیتن ئەو ژیا وەختی بیت یعنی تو بێژیا ناوە بزاوە گۆڕان ئەو دەمکی بیت بێگومان ئەو دیتنا من دێ چونکە وڵاتێن پێشکەفتی هەکەر هەبنژی دەمەکی کورتە پشتی هنگیان هەرنینە ینی دێ هەر ئێکی یەکسەر چیتە جێوی ئەvە سیستەمە و دێ کارە پڕێڤە چیتن ئەvە بیتیان دەولەتێت دیموکراتی دەولەتێت پێشکەفتی بێگومان ڕەنگە ئەو ڕەوشە هەلێدیانە بتن چونکو سیستەمە و ئەو کەسە کەسێکە نەمیتن کەسێکی دێتە شوونێ یا پڕێکە هەلبژاردانی پەڕێکەکەدی بتن بەڵام مە ببێت منەوێتن ئەمیل وڵاتێکی ڕۆژەڵاتە ناوین بنەمانە کەسێکێ دەستپێکێ دێ تووشی شڵاژانەکێ بن ڕەنگە دوو بۆ چۆن و سێ بۆ چۆن هەبن من بۆ چۆنەکە هەی وەهیڤیا من ئەوە ئەو بۆ چۆنا من وەکو کەس ینی وسا دەرنەچتن ئەبدیتنا من هەبوونا بەڕێز نەوشان مستەفا پساغیابی دەرفەتە ئێگرتنا ئێکەتی و گۆڕان پتر بوو پێستر بوو دەرفەتە لێک نێزیک بوونە گۆڕان و لانێدیەت سیاسیژی پێستر بوو چونکو ئەگەر چونکو نێشوان مستەفا کەسێکی دوورنبی بوو ئەگەر دیت بە کوردستان دێ تووشی کارەساتێک یان نەهامەتێکی بتن بدیتنا من یە ئامادە بوو بۆ هەر پێشهاتێکێ بۆ هەر ڕێکەفنەکەی گەر هەر لایەنێکی سیاسی بەڵام تەکتیکێ توی پێز بوون بۆ دەربازبوون شندێک قەیرانە تەکتیکی پێز بوون بەرهەندی ئەدبێژم نابژمەتە ینی دەرفەت نینە بەس دەرفەت چەکێ قرستر زۆر دیتنامە هەر بۆ گۆڕان دێ بارودۆخ قرستر لێن هەم بۆ مەوکو ئێکەتیژی دەستپێکی ئەرکردمە دێ قرستر لێن چونکو ڕەنگە نە ئێک دەنگ و ئێک ڕنگ بن تو نازانیت دیال کێڕووینی من جەنابێتە بەسی ئەوە کورد بێت ینی ئینشاءڵڵا یا کورد بیتن ئینشاءڵڵا چەندکوت باشیە گشت ملەتی کوردە کوردبییان هەرژی هەر نەبیتن ئەم بژین هەر ئێک کەس هەبیتن و ئەپناوێوی کەسی باخەبیتن جەنابێتە بەسی هەندێت کەتن و دێ ڕەوش بزەحمەتە لێت لێک تێگەشتن ئەیکەتی و گۆڕان دێ پیچەک بزەحمەتە لێت هەمان دەمدا لێک نزیک بوونەوە و ئەیگرتنەوە دێ بزەحمەتە لێت پشتی بورینەوە چەند دەمژمێرین کێم بیتن یعنی 3-4 دەمژمێر نەبووری بن ئێکەتیان نیشتیمانیا کوردستانێت بەیاننامەیەکێدا داخوازەوەی چەندێت کەت و ئێگرتنە بزاوا گۆڕانت گەل ئێکەتیان نیشتیمانیا کوردستانی بێتە ئەنجامدان و بزیترین وەختژی بێتە ئەنجامدان بۆچی ئێکەتی ئەف پێنگاوە هەبێت سەرچ بنەما بوو و تەماندەمدا چەند پێنگاوێکە ساخلەم و سەلیم بوو بوو کەسێکیان بوو لایەنێکی کو ئەبروکە سەرکردەیەکی مازنت ناودا بچیت ئەگەر ئەم vê گوتنێ ئەم شرۆڤە بکەین چارچۆفێکی سیاسیدا ڕەنگە من ڕێزتین بۆ بەڕێز مەکتەبە سیاسی بۆ چۆنەکە گەلەکە دروستە ئەگەر ئەم بینت وەکو ڕەوشتێکی کوردەواری ڕەوشتێکی ڕۆژەڵاتە ناوین دەمێ کەسێک خۆشەویستی عزیزێ بەردلێ مالێکێ بنەمالێکێ ماڵباتێکی بچتن وەغەرە داویە بکەتن بێگومان دەوروبەریوی دەچن هەرچی پێیوێت خۆش هەینە دەبوان بێژتن مەبەستە مەکتەبە سیاسی ئەوە گۆڕان بێخودان نابتن هەر وەختێکی سیاسەتێدا ئەف پەیوەست سەرمەروی حسێبن ماوەستا ئێکەتی ئامادە هەر وەختێکی خۆل گۆڕان بکەتە خوددان ئێکەتی هەردیسە ئامادەیە بۆ یەکگرتنە گۆڕان وەکەتی بەڵام ڕەنگە برادێت گۆڕان هەندێک ناخی خودە پێ ئێشا بن ڕەنگە گوت بتن بۆچی هۆبزوو ئەف ئاخ نەکرد ینی ئەو خۆ هزر بکەن بنەمانە بەڕێز نەوشان مستەفا کەسانی دیوێت هەین زیرەک و کێرهاتی و خوددانشیان و لێهاتی دەشێن بزاوا گۆڕان برێڤە بن مەکتەبە سیاسیەکەتیژی نەگوتیە کەس نینە دیتنامن ئەرکی خۆ یە سیاسی ئەرکی خۆی ئەخلاقی ئەرکی خۆی کوردایەتی بەرامبەر بزاوا گۆڕان و بەرامبەر نەوشان مستەفا ڕابوو پێیوێتوێت جێ خۆ دەبوون بەڵام ڕەنگە برادێت گۆڕان پێ هەرشی بن بێژن ڕەنگە ئەڤش دڵ پێوەبوون ئەوە گوتەمە
ینی بدیت نامە وەکو ڕەوشتێکی کوردەواری تشتێکی جوان بوو بەڵام وەکی ڕەوشتێکی سیاسی زی بوو تۆزێکی زی بوو زۆر باشە تو نابینی کو بزاوا گۆڕان ئەف لێدوانان بێژین ڕەفەسکرینە و پێشوازیژی لێ نەکریە چدا یعنی شوڕەش حاجی بەریدەمەکێ کۆنگرایەکی ڕۆژنەمەپانیدا بژینە مناسەبە ڕۆژە دیمایە یا تازیە خودێژی ڕازی نەوشێران مەستەفات بێژیتم ئەم گۆڕانخوازێن بەردەوامین ئەم دێ بەردەوام بین سەر گۆڕانخوازیاخۆ ئەم ڕێبازە نەوشێران مەستەفا بەرنادەین مەرەمامان ڕێباز هەر ئەو ڕێبازە چ توێرێدابیت چ دیاری دەبیت ڕێبازە نەوشێران مستەفا هەمیزانە دەستپێکاوی یەکەتیان نیشتیمانی کوردستانی بوو بەس بەرنەدانە گۆڕانخوازیێ نەبەرسڤەکە بۆ یەکەتیان نیشتیمانیە کوردستانی و ئەم نابینە ئێک ئەوەکو هەوە داخوازکری مەڕێزە هەی بۆ گوتن و بۆ چۆنە چونکو پەیداری بزاوە گۆڕانە ڕاستی ئەوە ناف هەموو پارتێن کوردستانیدا نافینە ئەموو پارتا ڕۆژهەڵاتە نابین یعنی دەنگ و ڕەنگی جیاوازت هەین بەڵام ئەو دەنگ و ڕەنگی جیاواز زوو دەرناکەون تو نابینیت ناوا بزاوەڕاندا دەنگی جیاواز پترێ هەیت ناوایەکەتیان ئێکەتی لەزگر بۆ بانگەوازیە ئێگرنە گۆڕان و ئێکەتی دیتا من ئەوانژی لەسکر هەرزوو بەسەوە وێ نامە ئێکەتیە بدەن یان وێ بەیان نامێ ینی ئێکەتی دەمێ بەیان نامەک دەرێخستنی نەکو کینێک بوو بەرامبران بەلکو ڤیانێک بوو حەزێک بوو بێژتن ئەم هوون هەر ئێکین مە ئێک ڕێبازایی ینی بریتام هیچ زوو بوو ژبەر هەندێ مەبین و کەس دووپات کراوە ئەپساغیا بە ڕێزنشوان مستەفا ڕەنگە دەنگ و ڕەنگی جیاواز ناوگۆڕاندا کێم شیا بن سەرێ خۆلدن بەڵام بچۆناوی ڕەنگە پتر سەرێ خۆلدن و هیڤیەمە ئەوە ئەو دەمەجی دەمەکی کورد بتن ئەگەر ئەم بین بەحسێ گۆڕان بکەین جارێک کاک بلبێل حەق نینە سەرکردت ئێکەتی و گۆڕانژی بزاوێت تون بەرامبەر ئێکودو بدە تایبەتت ئەم بژین ڕاگەاندنێدا یعنی ئێکەتی ڕاگەاندنێ بخۆکەنە چەپەر ئێک ڕێبازە هەی تانوکەمە ڕێبازەکە ڕێبازە هەردوو ئێکەتی و یا بزاوە گۆڕان ڕێبازەکە سۆسیال دیموکراتە مێژوان مێژەکە دوور و درێژ پێک سەرکردت بە هەموو ئەوەن پێک بە هاو خەبات و هەبارەت ئێکسەگەری شۆڕەشێدا و پرانیا هەڵوێستێت نەتەوەیدا هەڵوەستێت نیشتیمانیدا بەرامبەر هێزی سیاسێت کوردی بەرامبەر عێراقی بەرامبەر جل هێزی دنیای بەرامبەر دەوڵەتێت هەرێمێ پتریا جارە ئەم و گۆڕان ئێک هەڵوێستین هاو هەڵوێستین ئەوجا بۆ ئەف توندیادیە بەرامبەر یەکتوب دیتنا من گەرەک ئەم هەردووجی ئەف هەردوو ینی جۆرە کادرا جۆرە سەکردنا هەردوو پارتی سیاسیدا ئەف لێدوانێت تون حەقە دەستجێ بەردن بیر لێدوانێت نەرمتر بدەن بیر لێدوانێت بتر لۆجیکی بدەن بۆ بتر لێک نێزیک بوونە ئێکەتی گۆڕان چونکە دیتنا من ئێکەتی گۆڕان ئەگەر ببنە ئێک دێ بنە ومێدێک بۆ ملەتێ کورد ومێدێک بۆ هەندێ پتریە بزاوێت سیاسی پارتێت سیاسیت بچووکێت ئەلمانیت سیکۆلار یەت وڵات پارێز یەت نەتەوایی بێن بن چەترا ئێکەتی نیشتیمانی کوردستاندا ڤەحەویێن ژبەر هەندێ حەقە ئێکەتی و گۆڕان بیر هەندێ بکەن پتر خۆلوی خەلکی بتر خۆل ئەلڤان کادر و سەرکردا و ئەندامە بکەنە خوددان بزاوی بکەن بنە ئێک چەتر بۆ وی خەلکی زۆر باشە ئەو ئیتیفاقیە بەری ساڵێکێت ناوبینە جەنابی مام جەلال و خودێژی ڕازی نەوشێران مستەفادا هاتیە ئیمزاکردن و ئەم بژین قۆناغ هەبوون چەند خالێک هەبوون و ئێکەتیان نیشتیمانیە کوردستان و بزاوە گۆڕان ئەلسەر کار بکەن و ڤەڕێژاوێ دیمایت بیتە چێ بیتە ئێگرتنە هەردوو لاانێن سیاسی چەند چوت بیاوێ ئەم بژین بوارێ جێبجێکردنێدا چونکو بزاوە گۆڕان گەلە گەلەی لێ هەبوون بەری پوچە داویە نەوشێران مستەفا و ئەف ئەم بێژین ئیتیفاقیە نەکەفتێت بوارە جێبجێکردنێدا حتا سەر ئاستێت بلند دەنگ بەدا ئەم بژین هەر پارێزگارێ سلێمانی بگرە و حتا حەلەبچە و حتا بێسەر وان پۆستێن دژی چوت بوارە جێبجێکردنێدا حتا ئەم ڤێگاوێ ڕەسەن خۆپا بێژینە ئەم بێژین ئێکبوونەوە هەردوو حەزبادەیان هەندێک تشتێن دیما بوون ویا بە ئەو ئەنجامدان و بەرهەمەوێ ئێگرتن بە ئەو ڕێککەفتە نابرا ئێکەتی و گۆڕان دەبڕاستی پێنگاوەکە گەلەکە ئەرێنی بوو دلێمە هەمووە خۆش کرد هەم کادر هەم ئەندام و جەماوەر و دۆست و هەوادارین ئێکەتی و گۆڕان سەرتاسەری هەرێما کوردستانی بیر نەکەین نەشێران مستەفا خودێژە ڕازیت گوتی عیبرەت ئیتیفاقی دانینە عیبرەت جێبەجێکردنێدا مەبەستا من چییە؟ مەبەستا من کو دلێمە هەمووە خۆش کرد بە هیڤیامە ئەو کەفتە بوارێ جێبەجێکردنێداوە بەرادێت گۆڕانجی بەری چەند ڕۆژێکا گوتی سەرکرداتی هاوبەشە ئێکەتی و گۆڕان بڕیار ئەو بوو
ماوێ ساڵێکتە 12 جارە ڕوونێن بەڵام تەنها هەشت جارێت ڕونشتین بەڵام ئەگەر بێ ئەم هەڵسەنگین هەشت بەرامبەری 12 سەرکەفتنەکە مەزنە نەکو و داکەفتنە معنی ئەگەر خوێندکارێ تاقیکردنێ بتن چوە تاقیکردنیانی 6 سەدەی پترینای کەوا بوو تاڕادێکی باش سەرکەفتنینای دیارە استراتیژیەتە یەکەتی و گۆڕان ئەکستراتیژیەت بۆ ئێک ئامانج بۆ ئێک ئومید بۆ ئێک ڕێباز بۆ بەڵام تەکتیکێت گەشت ناوێ ئامانجی دیارە وێدمایکێ نەوشار مستەفا دیارە تەکتیکێت گەشت ناوێ استراتیژیەتە بەرز نوشار مستەفا ڤیای دیارە وەکو پێویستی تەکتیکە ئەیکەتێ نەڕازی باش بەر هەندێک بزاوا گۆڕان دامەزان بەڵام پشتی هنگی ڕێککەفتن لەگەل مامجلال ڕێککەفتنا دەباشان ئیمزا کرد دیارە هەرزوو هەست هەندێکیە ئەویل دەستپێکێ بارودۆخێت ئێکەتی هەڵسەنگادینە دە چاگەتە ئومێدت خۆ بەڕۆژ نایە ئەوان بارودۆخە ئەوی بزاوا گۆران سەمان بەڵام پشتی بوو کەفتێت بوارێ جێبەجێکردنێدا بووە بوارێت پراکتیکی بەرێ خدایك و هەندێک هۆکاری دەربەش کارتێکردنێ دەکەن بۆ نمونە هێزێتیەت سیاسی هێزت هەرێمێ هێزت یا عراقێ ji ber هەندێ هەرزوو بزافکە ڕێککەفتنەکە لەگەل ئێکەتی و گۆڕانگەری بکەن حتا بەری چەند ڕۆژە کاشێک شاناز براهیم ئەحمەد تشتێک نویسی بوو گوتی نەوشار مستەفا گوت بوو هەرکە بگەڕێمەوە هەوڵ دەین پەیوەندیت منابەرامە و ئێکەتیدا پەرێ پێ بدەین گەشێ پێ بدەین مکمتر لێ بکەین و هەڵەکان ڕاست ئەەکەینەوە ئەوە بۆمە ئەگەرگوتیان بژین مادەم دابڕان چێ بوو هەڵا دابڕان بوو ڕاست بکەینەوە وسا دیار کرد نەمەقسەدایک و بزەوا گۆران هەڵەکیە نەخێک و هەردوو جیە یەکەتی و گۆڕان زۆر جان دیارە وەکتی هەڵەکان ڕاستکەینەوە ینی بگەهینەیەکە جەهەکی کەوا بوو بدیتنا من خەونە بەڕێژ مامجلال و خەونە نەوشار مستەفا بووە جارەکە دی ئێکەتی و گۆڕان یەک بگرن و ببدە چەترێک بۆ خەلکی کوردستانی بۆ کادر و ئەندامێت پارتی سیاسی تایبەتی ئەف خەلکێ سیکولار و ئەف خەلکێ خەوناون ئەوکو کوردستان بتە وڵاتێکی دیموکراسی دادپەروەریا جوواکی لێ هەبێتێن ئازادی لێ هەبێتێن هەکەر ئێکەتیان نیشتیمانیە کوردستانی لەزژی کردبیتن توێ پەیاما پشتی چەندەم ژمێرێن کورتێن چۆنان بژین خۆدەژی ڕازی نەوشێران مستەفادا بیتن ئەس نەبینم تشتێکی خەلەتگیری چنکوەکی مەگوتی ئەvە تشتێکی کوردینی بوو و ڤیان و ئێگرتن و براینی توانەدا هەی بۆچی لایەنێن دژیەن سیاسی هەمان هەف خەمین نەبوو هەم بەر بزاوا گۆڕان و چوونە نەوشێران مستەفا ئەم دێ سەراحەت ئاخبین گەلێک جارات ڕاگەهاندنیدا تێتە دیتن ئەم هەف خەمین ئەم هەف سۆزین و حتا دیمایە لێکە تو بچێت واقعیدا ئەوە وەکو پێتڤی دیار نەبوو سەر ئەم بێژین ئەردێ جاف تێتە دیتن تشتێکی وسا دیار نەبوو وەکیەتیان نیشتیمانیە کوردستانی دا تەمام کەم هێشتا درێژی بوو چەندکوت نەریتێن کوردیدا تازی و چوونە مرۆڤات بیتە دەرگەهە کو مرۆڤ لێک نێزیک ببیتن براینیەکادی لێکود و بژین کۆمکەتەوە و خەلکژی شاهدێوێ چەندەیە وەیە گەلە جارە باشێک پەیدات بتن خۆشیێک پەیدا بتن ئەو خۆشیت بتە ئەگەرێ لێک جدابوونا مرۆڤ ئەگەرێ نەخۆشیە گەلە جاراژی نەخۆشیێک پەیدا بت ئەو نەخۆشیت بتە ئەگەرێک بتە هێوێنێک کارێکی باش بۆ کارێکی باش هیڤامە ئەو بووکو چۆنا نەوشار مستەفا ببتە دەرگەهێک بتە دەواازێک بۆ بەتلێک نزیک بوونا سیاسی نابەرە پارتولانی سیاسیدا خۆزی کاک ئەو ڕەوشتێک کادر و ئەندامێت ئێکەتی نیشتیمانی کوردستان هەیە هەموو پارتێت کوردستانی لە باشووری کوردستانی و هەموو پارچێت کوردستانی هەبانە بۆ نمونە نەوشار مستەفا مەگوتی ئێکس دامەزرێن ئێکەتی بوو بەڵام ڕێکخەرێک گشتیە بزاوا گۆڕان بوو ڕاست دامەزرێن بشن دژاتیژیت گەلێک هەگەر نەتو بەرێ خوددا تۆرێت کۆمەڵاتیەت فێسبووکێ ئەس باور ناکەم سەدا یەک کادر و ئەندام و هەوادارێت ئێکەتیە بنەرێنی تشتێک سەر وەغەرە نەوشار مستەفا نویسی بێت پەیوەندیت مە چاوە گەل گۆڕاند خۆشن چاوە ئەم ستایشێ سەکردێوان بکەین چاوە ئەم مەدوێتن هەڤالن و براتیا مەیە مکم بتن خۆسا مەدوێتی یامەت گەل هەموو پارتی سیاسی گەل پارتی گەل کۆمەڵێت گەل یەگرتووت گەل شیوعە دگەل هەموو پارتیلانی سیاسیت باشووری خۆش بن تەمان دەمدا ئەگەر تو بەرێ خوددەیە نویسینت کادر و ئەندام و دۆست و لەوادارێت ئێکەتی تۆرێت کۆمەڵاتی یان لە ڕۆژنامە گۆڤارە لە تەلەڤیزیۆنە ئەم چەند پشتەوانین دۆزا کوردینە ڕۆژ ئاوای کوردستانی مەبەستە لە کۆبانی و
عفرینێوان دەبەرە ئەم چەند دۆستی و هەوادارێت بزاوا کوردینە لە باکووری کوردستانی هەرچەندە ڕەنگە مەوپەکەکی ینی ئەم دوو تشت گەلە جێکجدابین ینی گەلە جدان بەڵام بەسەر کوردینی هەری خەم و هاو سۆزێتوانین خۆزی ئەو ڕەوشتێ کادر و ئەندامێت ئێکەتی ئەوان هەموو پارتی سیاسی هەبە بدیت ئامادە لێک تێگەشتن گەلک بتر هەبە و دی ڕەوشا کووردا گەلک باشتر بە خۆ بەرهەوی بۆ قۆناغا پشتی شەرە داعش دی گەلە باشتر هەبە هیڤامە ئەوە دووبارە دەبێژم هیڤامە ئەوە چۆنە نەوشێن مستەفا نەبتە ئەگەرەك ینی گەلک دەنگی و گەلک ڕەنگیت ناوگۆڕاندا پەیدا ببن ئەگەر پەیدا مژ دەمەکی کێم بتن هیڤامە ئەوە ببتە هێوێنێک بۆ بتر ڕێککەفنای کەتی و گۆران و ئەنجامدا بۆ یەکگرتنای کەتی و گۆران و تەمان دەمدا بۆ لێک نێزیک بوون ئێکەتی و گۆران دگەل پارتیژی بۆ دەربازبوون ژێ قەیرانە ئەندی پەیوەندیەکی وەرگری باشی دێبەکەڕی کاک سەلیم ئێوار باش الو کاک سەلیم کەرم کە برا چۆنی کاک بلبل سەرچاوت من ئێوار باش حضرت خير هذا ميوانيتي عايز خوشتري كم قادر عيدو برف جيجري برفرسي مال بند دوجي زور سپاس دوباره خير نوشتم كرم كاك سليم سرچاوت من از برای اثر خوشی البلامالا کاک نوشیروان مصطفى بكم الهبو كسكاري بكم والسركرداتا قراني بكم دا خادش خودت بكم تشتي چونا نوشیروان دا خادش بكم اف چوناوی بفهمه آشتی و براتی اتنا فرزیت گل مدا و اتنا فزل مدا کاک فلفل اف نقش ریایی کتی دانایی زمینه خوش کرنه که قاتل جزوانه ری خوش کرنه که بو همو آلی سیاسی کردستانی تایبتی بو پارتی و گوران اف رو شاند پارتی جی شیداری تاز جا خود جرغازی نوشورات مصطفى باکر باجر هوليرا قالوا مناره از خوشی پارتی دیدیم شان دیوی دیدیم براتی پیدا کرد نرماتی کادی پیدا براتی کادی پیدا بی دا خودش خودی دیدیم دا خودش وای دیدیم در دوام بر دا خودش سرکرداتیا گورانجی دیدیم دستش وی رقاطی بردن ورن ایک و دیگر نقش ریاکتی دادن چونکو اف نقش ریاکتی دا کشت چار نقش ریاکتی شمالی کردستان بۆ یەکەم بۆ کارکردنا پەرلەمانی کوردستانەیە بۆ ڕێفراندۆمەیە بۆ دەرژەوەندی هەموو خەڵکی کوردستانەیە ئیکەتیمی شمالی کوردستان نەک دەرژەوەندی خۆدا نەخشەرێکی دانایی دنیا هەموو زانێت ئیکەتیمی شمالی کوردستان یان گەلێک تەنەزڵاتە بکرد مەریبارێکی خوێنەرێکی کاک قادر عیدۆژی زانێت دنیا همود زوان شاهده مدوید از خوینه ها ترکن بلاش نکت بتا همای عشقی زور جانه جلمه دا کاک سلیم از پیام خود انجا دمایی که جم ورن تیک دا سر میزه کالتوی میزه کا کردایتی کم بن ابره کا دایلو که زۆر جان کاک سەلیم زۆر سپاس بۆ پەیوەندیاتت گەلمە ئەمستا خەڵک خۆل هیڤیا چه بگریت حتا ڕەوش چارەسەر بیت ئەب مەرنێ ئێک دوو چێ نەبوو ئەب زمانی زڤر و لێک تێ نەگەشتنال سەردەستگۆیان ڕاگەهاندنێ چێ نەبوو ئەم بژین گەلێک جێندیدات کۆڕۆ سمینارەدا ئەف ڕەوشە سیاسیە هەرێما کوردستانی و لێک نێزیک بوونە لایەنین سیاسی چێ نەبوو خەڵک خۆل هیڤیا کیش دەرگەهی بگریت خەڵک خۆل هیڤیا داعشەکێ دی بگریت حتا بێت و ڤاهێزا جارەکا دی خۆلێک نێزیکەنەڤە خەڵک خۆل هیڤیا خەونەکێ بگریت چ بێتەکردن و حتا ڕەوشە سیاسی جارەکا دی بکەویتت ئەم بێژین ڕێکێن خوێن درستتدا پرسیارەکە گەلە جێ خودێکە ڕاستی هاتنادا ئەژێک نەبوو ئەگەرێک بەس بێژم یعنی خۆل هیڤیا ئالی سەربازی بە ئێکەتی و پارتی هەماهەنگی بۆ خلاص بوونە ئێک سەنگەر تنێ دژی داش بەڵام ئالیە سیاسی بە ئەو لێک تێگەشتە نەبووە ئەمژبیر نەبوو لایە سیاسی دەناڤینە ئێکەتی و پارتیژیدا نەبوو ئەو لێک تێگەهشتن یا هەی نەت ئاسێ پێتویدەیە نەت ئاسێ پێتویدە ڕاستیژی بۆچی چونکو ڕێکەفتنەکە استراتیژی مەکە بووی ئەو کار پێ ڕێکەفتنێ نایەتەکردن ئەو ڕێکەفتنا وەکو پێویست شۆر نەبووە خوارە
ئەف ڕەوشە سیاسیە نۆکە هەرێما کوردستانی تێدا و ئەم گەلە جارت بژین ڕەوشەکە مەترسیدارە دوو تەوەر دوو پارتێت سیاسی یە تند بەرامبەر ئێک و دوو هەرێک سەر هەڵوێستی خۆیە ڕژدا ڕاستیژی ئێکەتی ببتە ئالیەک کیشاری بتە هاریکاری دژی گۆران ڕۆژگەلە خراپترێت ببتە هاریکاری گۆران گەل پارتی ئێکجا خراپترێتێت ئێکەتیە تانۆکە سیاسەتەکە حەکیمانە واکری سیاسەتەکە میانڕە و سیاسەتەکە نە دگەل پارتیە نەتگەل گۆرانە بەڵام خەلک بێزار بوو پێتویە دەواازەیەک دەرگەهەک هەبت بۆ دەربازبوون ژێ قەیرانێ چوو ینی مەحالە ئێدی ئەف ڕەوشە بەردام بتن پێتویە پارتی گۆران ئێکش هەردوو ئالیا پێتویە داگەرانەکە بۆ چی دێ بوو مەوی دەرگەهی بکات ئەرێ دابەشبوون ئەم بژین لاانین سیاسیین هەرێما کوردستانی سەر وڵاتێن دەردور نمونە ئەفرەخەدێ هێتە گوتنت گەل تورکیایە و ڕاخێدیت گەل ئیرانە و ڕاخێدیت گەل نزانم ئەمریکایە و ڕاخێدیت گەلکە یعنی ئەف لایەنین زەلهێز وڵاتێن زەلهێز دێ ڕەوشە سیاسیە هەرێما کوردستانی بوو چاوێن مەین ڕەش خۆشکەن یان هەندی ئەم بێژین پێگەهەیە خۆل وێرێ پێسکەن ئەو دێ بخۆکەن هاش بەرژەوەندیên ئەم بێژین خەلکێکی گشتیە هەرێما کوردستانی نینە کەنگی ئەم دێزانین و ئەڤ وڵاتە چ باشی بوومە نەبێتن مەزنترین شاشی ئەوە و پارتێت کوردستانی بکەونە دەوێت تەڤنێ ئالۆزدا ململانەیە هەرێماتی مەزنترین شاشی ئەوە پارتەکە سیاسی خۆبدەتە ئالیش بەرەی شیعی پارتێکە سیاسی خۆبدە بەرەی سنی مەزنترین شاشی ئەگەر هاتو پارتمێ سیاسی وێ چندێ بکەن ڕاستیژی بۆچی کاک بلبلمەگەلە جاراگوتی و دێبێژینەوە و دووپاتکەین بدرێژیا عێراقی درێژیا مێژوە عێراقی هەردەم سنە حکومڕان بووینە ئەری ڕۆژێکێ سنەبوونا کووردا بووە ئەگەرک حکوومەتە عراقی درۆڤانی بمەبەت نەخێر هیچ ڕۆژێکی درۆڤانی ملەتی کورد نەبیە بەلکی هەموو کارەساتی سەری ملەتی کورد کاتین سناب سەری ئیناینە دەوڵەتە عوسمانلی دەوڵەتەکە سنە بووە درێژیا دیرۆکی کارەسات و نەهامەتی ئەوان سەرێ کووردا شێوەیەکی گشتی ئیناین ڕاستیژی چوو ملەتە چوو ملەتە سەرینە ئیناینە ڕاستشی ئاژی زیاناکی زەرەراکی بەڵام نەپوی شێوەی بۆ یەک و سناگەلمەکی مەبەست نە ئەوە ئەس دێتم ستایش شیعاکەم نەخێر ئەس بێژم هیچ شێوەیەکی شاشێکە مەزنە پارتێت کوردستانی بکەونە دوی تەڤنێ ئالۆزدا ببنە هاریکارێت بەرەی شیعی یانجی ببنە هاریکارێت بەرەی سنی بەلکو گەلێک هشیار بن ئەگەر بکەونە دوی تەڤنیدا باوەڕ بکات درێژای میژوێ هەردەم ملەتێک کورد بووە قوربانی وان ململانێ و دێجارێکە دیژی ئەم بینە قوربانی جارێکە دیژ ئەم دێ بینە قوربانی هیویام ئەوە پارتت کوردستانی هەست بێ مەترسیە بکەن نەمانە شەڕی داعش هەروەکی ئەوە ئەم دەبینە هیچکە شەڕی جیهانی ئێکێ بدمای هات هەروەکی شەڕی جیهانی دوێ بدمای هات هەروەکی نەمانە شەڕێ سارە هەروەکی وان بارودۆخە مەبەست جێ بەست بیتەڤژی شەڕەت بیت شی مرتاح نەنوی کاک بلبل مەبەست چییە شەڕی جیهانی مەزن ڕووداکە مەزن بوو جیهانی ئەگەرێت ینی خەلک چاوەڕێن بوو گۆڕانکاری بێنەکردن شەڕی جیهانی دوێ هەڕۆسە نەمانە شەڕێ سار هەڕۆسە دوان هەرچی قوناغا دەژی گەلک وڵات و ملت گەشتە مافی خۆی چارە نویسێ بەڵام نۆکە پشتی شەڕی داعش ئەڤەژی ڕوودانەکە هەرە مەزن لە دنیاە یعنی بیر نەکەین ئەڤە شەڕی جیهانیە دژی تیرۆرێ زۆر باش ئایا مە کووردا پند بخۆش مێژوێ گرتیە جارێکە ئەم نەبینە قوربانیوان ململیانەیە مەکاری خۆکردە مەخۆ بەرهەف کردە پشتی شەڕی داعش ئەم دێ کیش دەرگەهی قوتین دەرگەهەیە نەتەوێت ئیگرتی دەرگەهی عێراقی دەرگەهی دەولەت تەرێمێ ئایا هەنگی ئەم دێخۆ هەوجێی خەلکێکیکەین ینی حقت بێ خەلکیە ینی وەکو نافخۆ ڕاستیژی هیڤیامەوە هەرچی زووە پارتی سیاسیت هەرێما کوردستانی بگەهنە باوەریەکێک و نەمانە شەڕی داعش دێبتە ئەگەرێک و گورزێکی کاریگەر گورزێکی کوژەک نەکل هەرێما کوردستانی یان پارتێکی یانی پارتەکە کوردستانی بکەوتن بەلکوەکە گورزێک ئی کوژەک المە بکەوتن دێل هەموو هەرێما کوردستانی مامۆستا قادر ئەس بێ پرسیارە دێش جەنابێتەکەم ئەس هەستکەم تو وەکو هاوڵاتیەکی زۆر نۆرمال بەرسەوامە بدەی گرنگترە ئەم vێگاێ بەحسێ هەندێ بکەین کومە ڕیفراندومت بێت مە دەولەت بوونت بێت دا تەمام بکەم یانژی گرنگترە ئەم زکێت خەلکی تێرکەین بەر بەفر و بارانە ڕاکەین نەخۆشیە قورتالکەین ڕەوشە ئەمنی بوانە باشکەین پاشی ڕیفراندوم هەمایەت ناف ماڵەمەدا هەوجە ناکەت ئەم بچین
واسطه بگرین حتا ئەم ڕیفراندۆمێکێتی من گوتە جەنابێتە وەکو هاوڵاتیەک جەنابێتە جێگرێ بەرپرسێ ماڵبەندیە لێ ئەڤە وەکو دلێ هاوڵاتیەکی من بێتن جەنابێتە بەرسەوان وەکو هاوڵاتیەک ئەزێ بێژم تا توێ چا خوێندنگە هەیە قوتابخانێ ئەژیوێت چوی مە پەرتوکێت مێژوێت خوندین مە پەرتوکێت سیاسیت خوندین دەمی ملەتێکی دوێت دەولەتێکی ئاواکت بۆچی دەولەتی ئاوات کرد دەولەتت ئاوات کرد ئێک ئەوێ دەولەتێ سەروەریاخۆ هەبێت ڕاست هەر وەکی چا مالاتە سەروەریاخۆ هەیتە دیوارەکوێ هەی نەشێت نەفشەوێ نەبڕۆژ سەماراتە بکەبێت لە برێکت نەڕەوە چاوە ئەوێ مارە سەڤەریاخۆیە ئەوی دەوێت دەولەتی سەڤەریاخۆ بتن مفاتوێ سەڤەری دەچیە دا هەر وەختی ملەتێمە تووشی ڕوودان و کارەساتە نەبتن ڕوومەت و کەرامەت ئامرۆڤی ناموس ئامرۆڤی توێ ئاخێدێ پاراستی بتن ئەوە ئێک یا دوێ ئەو ملەتە و ئەو وڵاتەدا ژیانەکە خۆش بژیت ژیانەکە سەفەراز ژیانێک وێجا چڕێکێ بتن ڕێکە تو فەرمانبەری حکوومەتی بی تو کەتە تایبەت کار بکەیت تو بخۆ بازرگانی بکەیت تو بخۆ پیشەکار بی یا گرنگ ئەوە سەوەریە وڵاتیە پاراستی بتن و حکوومەت ئەمە ئاسایشە هاوڵاتیە پارێزتن دەرفەتت کاری بۆ خەڵکی دابیم بکەت بخۆ شۆل بکەت و پێژی ناخۆیان ڕۆژانە بدەستبەبینەتن اینجا پشتیوان اینجا این بەحسێ مافێت خۆێت نەتەوایەتیکەین گەل هەکەت وڵاتێکیدا ئەم دبرسی بین وڵاتێکی دەمە ئازادی نەبێت وڵاتێکیدا ڕوومەت و کەرامەتە نەپاراستی بتن یعنی ئەف مافێت و vێگاوێل دەولەت و دنیات بژنێ مافێت سەرەکی بەرێت گوتنەوەکەت بژنێ مافێت سروشتی چاوە مافێت سروشتی وەختی خودێ مرۆڤی دەتە دنیاە مرۆڤی حەق هەی ئاوێ بەخۆت هەوای هیلکێشت ئاوێ بەخۆت هەوای هیلکێشت خواردنێ بخۆتن ئەوە مافێت چا ئەوە مافێت سروشتینە هۆسا vێگاوێ مافێت سروشتیە ئاوا بە خواردنێ هەبتن تا قوتابخانە هەبتن تا بنگەهێت تەندروستی هەبتن قوتابخانەی خلاسکەیت و بێ دامەزاندن دەرفەتەکاری بۆ تا هەبتن یعنی ئەف مافێت و ڕۆژانە مرۆڤ پێ جیتن بژنەوان مافێت سروشتی وەکی هەوای ئێتانۆکە ئەوە 27 ساڵە ئەم هەرێم هێشتا ئەف مافە وەکو پێویست نهاتینە پاراستنە پێتڤە حکوومەت ئەمە دەستژوان ململانێ و یا سیاسی یا نەڕەوا بەردەن بتر لێک تێگەشتن پەیدا بن بزاوی بکەن ژیانە هاوڵاتیە خۆشکن دا هاوڵاتیمە هەست پندێ بکەت و هاوڵاتی vێ هەرێمەیە سەبێت ریفراندۆمێکدا ئەم سەرکەوین بجبیر نەکە ئەو ریفراندۆمە ئەمژێ بەحسکەین پێتیڤێ دەستپێکێ بچین الشنگال و خانقین و ئەگەر ئەم خەلکەش منەی رازی بتن کی دەبێت سەر هەرێمێ ببن خەلکێ جارێ ناندوێت خەلکی ئازادی دوێت خەلکی خۆشی دوێت خەلکی تەنایی دوێت خەلکی دوێتن ڕوومەت و کەرامەتەوە پاراسی بێت کاک بێت ئەگەر ئەم دەولەتێک بین داعشێک بێت تەنایی بێتن وڵاتی مەوێران بکات ئەگەر ئەم وڵاتێک بین ئازادی نەبێت ئەگەر وڵاتێک بین ژیان نەبێت پێژی نەبتن بێگومان خەلکی مەدێ تووشی ناومێدی بتن یعنی ئەم ئەز بخۆوەکو هاوڵاتیەک یەگەشتبین نینم بەری پێنگاوێت کریار حکوومەت ئەمە بابێژن ئەم دەست باینە ریفراندۆمی و بەحسێ دەولەت تا سەر بەخۆ بکەین دیتامە چارێکش سەدەیدا بوریت حکومڕانیە حکوومەتە هەرێمە کوردستانێدا یعنی ئەفە تشتێن وەکی جانابێتە گوتی مافێن سروشتینە هەگەر نەشیا بیتن وا مافێن سروشتی بۆ خەلکێکێ دابین بکەتن یعنی مە چارێک سەدادی دوێت و حتا ئەم بشین هەندێکش وا دروست بکەین و بەرجەستە بکەین بۆ هەلکێکێ پاشی ئەم بەحسی ریفراندۆمی بکەین یانژی دارێ سحرێفمەیە حکوومەتە هەرێما کوردستانی ولانین سیاسیە دێلێ دەتو هەفتشتە هەمی دەیچەوەن پاشی گەلی خەلکی ئەو سندۆق الوێرێ و هەرەنتژیکەنە بدەنگێ بەلێ کەس بڵا نەبێژیتن نەتگەل ریفراندۆمی و دەولەت بوونە نەخێر ئەم هەمیت گەلین بەسمە تشتێکی هەندێک تشتێن هەین فەر هەندێکێن هەین فەرتر ژبیر نەکەین یەکەتی و پارتی دەستپێکێتە تا ڕادەیەکی باش تایبەتیژی پشتی بدمایی کاتنا ڕووداوێت شەڕێ نافخۆ بۆ دەمێکی باش تا ڕادەیەکی باش کاری خودت ئەرکی خودە و حکوومەت سەرکەتی بوونە شوێنە تا ڕادەیەکی باش ڤان مافات دەسەبەر بکەن بەڵام پەیدابوونە ناکۆکی سیاسی بلێک دەنەگەشتی سیاسی پەک خستنە پەرلەمانی ڕۆژ بۆ ڕۆژێ حکوومەت ئەمە یا پاشەکشێت کەتن پانێلانی سیاسی بروکە بێژن پەکخستنا پەرلەمانی گرێدانب ئەم بێژین پندێبەینە کە ریفراندۆم بێتەکرنیانە گرک نینە بلا پەرلەمان هەرێ پەکخستی بیچی کاک بلبل ریفراندۆم کیژ وڵاتت ئێتە ئەنجامدان تنێ وڵاتی دیموکراسی ئێتە ئەنجامدان
ریفراندوم ڕاستە وەک ینی ئەم چین بێژین وەک هەلبژاردنایە بەڵام هەلبژاردننی پێویستی بیاسایەکەیە و ڕنگ ئەو دەوڵەتە ئەو وڵاتە بەردەوام دەسە بەرڕۆشنایە ئەوەی یاسای هەلبژاردنە ئەنجام دێت ڕنگ ئەو یاسایان پەرلەمانی ڕنگ هەندێک جارە یاسات ئێتە هەموارکردنیە هەلبژاردنە بەڵام ریفراندۆم هەر وڵاتێکی دەمێت ئێت ئەنجامدان هەر ریفراندۆمەکە یاسایەک دێت نەبێژن یاسایەکە دەرێخین ئێدی تەواو دل بەرڕۆژنایەوێ یاسای ریفراندۆمی بکەین ئەگەر مە بێت ریفراندۆمەکێ بکەین نەموزایەدا سیاسی بێت نە سەرێک زێدەکردنە سیاسی زێدەکردنا سیاسی ڕێوەچووە حتا بێگومان هەتانوکە مزایەدا سیاسی بوو پشتی و ئێکەتی و پارتی لێک نزیک بن و خەریکە لژنەکە دێپێکینن دێ بۆ ریفراندۆمێ ئەگەر ئەو لیژنە یا سەرکەرتی بودکاری خۆدا و ئەو لیژنە ینی هیچ لایەک نەشێت مۆرکاخۆل سەروێ لژنێ دیار کردنیان لیژنەک بتن ڕاستی بزاوێ بکەت ریفراندۆمەکە یاسایی ئەنجام بدەت ریفراندۆمەک سەنگ و پێگاخۆل نەتەوێت ئیگرتی و لەک وڵات و ملەتی دنیای هەبتن پێتویە ریفراندۆمەکە یاسایی بتن پێتویە بەری هەرچێکی پەرلەمان بێتە کاراکردن کاراکردناوی پەرلەمانی میکانیزماوی دێبچی ڕەنگی بتن ئەو دەمینەتن هیڤیالانێت سیاسی دێ چا گەهنەڕێکردنەکە بەڵام پێتویە بەری ریفراندۆمی پەرلەمان بێتە کاراکردن یاسایەک دەربێتە دەیخستن اینجا ریفراندۆم بێت ئەنجامدەم دیتنامە ریفراندۆمیشی دوو قۆناغ کاک بلبل قۆناغەیەکی یان پێتویە مادەی 140 بێتە کاراکردن بێتە جێبەجێکردن اینجا قۆناغاسەیەک و قۆناغەیەکی ئاساییکردنە بارودۆخیتوان دەبەرایە و قۆناغا دوێ ئەنجامدانە ئامارێکە گشتیە قۆناغاسەیە اینجا ریفراندۆمە زۆر یانژی ئەم ئەگەر بۆ وێ ریفراندۆمامەژی ئەم حکوومەتەمە پەرلەمانیمە یاسێکە دەبختن ئەم چین بێ مادەی 140 بەڵام بدانوستاندن و برازیبوون گەل حکوومەتە عراقی ئەم بین ئەکسەر ریفراندۆمەکە لوان دەبەرە ئەنجام دەین بەڵام دیسە بێت ئەمش بیر نەکەین ئەم هنگی ریفراندۆمی لوان دەبەرە ئەنجام دەین دەمی ئەمە دگەشبین و خەلێ دەنگی دەتەمە زۆر دەمی ئەمە دگەشبین ما بۆ پرۆژە کردبی دوی مەجبور بیتن یعنی وێت نەبێت دەنگی خۆ دەچنگ و کەسی دیل دەردورێت ژمێمایی پێتویە ئەم گەلک هەست و سۆز گەلوێ پرسێ سەرەدەریە نەکەین گەلک هەست و سۆز سەرەدەری نەکەین بۆ نمونە شنگال ینی بەری چەند ڕۆژێکەژی تانۆکەژی سیاستە هەرێما کوردستانی بەرامبەر شنگال و خەڵکی شنگال لەت ئاسی پێتویدەیە و بەری چەند ڕۆژێکەژێک ژمارەکە پێشمەرگا نزانم چەندن بەس من پرسیار کرد و دووپات کەم و ژمارەکە پێشمەرگا ئێزدی بووینە خەڵکی شنگال بووینە دەست پێشمەرگاتی بەردایە و چوینە چەکی حەجی شعبی هەلگرتیە ئەوە ئاماژەیەکە بۆ هەندێ و ئەگەر ریفراندۆمەک بێ هزرکردن بێ زمینە سازی بێتە ئەنجامدان ئەم وەکوێریما کوردستانی و پارتی کوردستانی دێت تووشی شۆکێ بین دێت تووشی تەنگاویەکی بین دێت تووشی چیت بێژنێ سۆپرایزەکێ بین ینی دڵنیاییم خەلکێ دەرڤەی مادێ 140 ئەس دبینم تانوکە وەکو پێویست نەلگەل سیاسەتامانە وەکو هەرێما کوردستانی شلای حکومەتە هەرێما کوردستانی فە لانێن سیاسیی بە هاتیە دیارکردن بۆ خەلکێکی بگشتی کووت ئەف ساڵەدا ساڵە 2017 دێ ریفراندۆم هێتەکردن هەکرت ئەف ساڵەدا نەهاتەکردن سەرڕای وان خاڵێن مەزنێن لاوازیێن کومەبەری vێگا vێگوتی چەند ئەو ئەضعەفول ئیمانە دەف خەلکی حکومەتی هەی ئەو ژی نامینیت چونکو وەختی تو تشتێکێت بێژی وێتن تەکریار بەرامبەر هەبیت هەکردە ئەف چونکو ئەڤش مێژایە ڕاستی ئەمدی vê ریفراندۆمێ و دەولەتە کوردی و سەربەخۆیە خەلکێک زانیت کە بە چەند ساڵە حەقیقەت ئەمدی دەنگویتین هەکەر ئەف ساڵەژی جێبەجێ نەبوو وەکی مەگوتی ئەو ئەضعەفول ئیمانە خەلکی حکوومەتە هەرێما کوردستانیا vێگا vê هەی دێ چ لێ هێت ساڵە بۆریدا و بڕیار بوو ریفراندۆم بێت ئەنجامدان بۆچی ساڵە 2000 بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا بەرنامەیەکی تەلەڤیزیۆن من گوتی مەحالە کو ساڵە بۆری بێت ئەنجامدام و بوو مەحال ئەف ساڵەدا هێشتا هەفتەی وێدماین ریفراندۆم بۆ ئەف ساڵ نەمەحالە بەڵام زۆر ئەستەمە ینی گەلەکە بزەحمەتە بۆ چونکو هێشتا پێنگاوێت ئێدژدل جدی نهاتی ناوێتنە بۆ ریفراندۆمی زۆر بەس هەکەر نەهاتەکردن دێ چەند باوەریە خەلکی پترشکێتن ئەم بێژینە وازعی vێگا vê و حکوومەتە vێگا vê و لانێن سیاسیین vێگا vê هەین بێگومان کاک بلبل پێتویە لانێت سیاسیە هەرێما کوردستانی پتر بیر هەندێک بکەن باوەریە بۆ خەلکی کوردستانی بزڤرینن نە ڕۆژ بۆ ڕۆژێ سۆز و بەلێ نابدەنە خەلکی و ئەو سۆز و بەلێ نەبجێنین ینی ئەو سۆز و بەلێنێت مەداینە خەلکێت هەلبژار نادا یا هەندێک لانێت سیاسی داینە خەلکی
ڕەنگە 90 ناتنیە جێبەجێکردن 90 ئەزی پشتڕاستی بە دەبژم 90 ناتنیە جێبەجێکردن جا ڕۆژ بۆ ڕۆژێ ئەف سۆز و بەلێنێ دەمە بۆ خەڵکی هەر زیاتر لێ بێنەوەم دەبیژین دە هۆساکەین و نەکەین و بکەین و نەکەین دیتنامە ئەو بێباوەریە خەڵکێ دەهێشتا حکوومەت هەرێما کوردستانی مکمتر لێتن هیڤیامە ئەوە پارتێ سیاسی پێنگاوێت دل باوێن بۆ ریفراندۆمێ لەزێ بکەن لە کۆمبوونێت ئێتلایەنێت سیاسی ئەگەر داگیرانەش بۆ یەکدوو بکەن بدیتنامە کوردهاتیە سەربلندیە ئەوە تاکە دەستگەهێ ڕەوایە ملەتی کوردی پەرلەمانی کوردستانە هیڤیامە ئەوە پارتی کوردستانی لەزێ بگەن کاراکردناوی پەرلەمانی ئەم وەکو کورد حکومرانیە مەوەکو کورد بەرچاوێ دەولەتی دیموکرات خواست ڕاستیژی تاڕادێکی هاتیە شێواندن یاهاتیە شێلێکردن ینی نەت ئاسی پێتویدە بۆی خەلکی دیموکرات خواست هیڤیامە ئەوە ئەموان بۆ چۆنێتوی خەلکی بەرەڤژی لێ بکەین ئەم لێک تێگەشتێ پەیداکەین پەرلەمانی خۆکارا بکەین و ئەم پێنگاوێت ڕشت باین دل باین بۆ کاراکردنا پەرلەمانی بۆ ئەنجامدانا ریفراندۆمێ زۆر باش هیڤیامە ئەوە سەرڕای مێژووەکە دەعل ئەو ڕەش یا هەرێما کوردستانی ئەدگەل عێراقێ حکوومەتێت خوبە و حتا ڤێگاڤێژی خەلکێکی ئەم بژین نەخۆشی سەردەستی دیتە خەلکی دەربەدەری و کیمیا و ئەمفال و گون سوتن و ماڵوێرانکردن سەر دەستێ vê حکوومەتێ دیتە بەس تشتێکە ڕەڤین لێنینە چەند فەرە حکوومەتە هەرێما کوردستانی و گشت لاەنین سیاسی پەیوەندیên خورد هەبن گەل حکوومەتە عێراقێ چونکو جیرانên baş bîn dîmayê gelek baş bî me vêt nevête yanî xelkê Kurdistanê jî hezkiril Ewropa jiyabana hema ew jî li qareka wisa jiyaban nelverî çend ferek û peywendiyên herêma Kurdistanê gel hikûmeta Iraqê xweş û astên herî bilind dabin بۆ ئەنجامدانا ریفراندۆمێ یەکەم تشتت گەل حکوومەتە ئەم بێژین عێراقی گفتوگۆ بەری ئەم بێژین چەند گرنگە پەیوەندیت مەلگەل عێراقیت خورد بن پێتیڤە ئەم بێژین نەتبوو بابەتێ ریفراندۆمێ مەکردبە بابەتێکی ڕاگەهاندنێ و مەگەلێک ئازران بە چونکو ئازران ناوی بابەتیت هۆیت ڕاگەهاندنێدا و پشێوەیەکی ڕۆژانە پراستیژی کاریگەریا خۆل سەر هەبوو حکوومەتە عێراقیت سەرپارتی سیاسیت عێراقی کردبوو ڕەنگە ئەم چاویواندا نەشرین بووین پێتەوی بوو مەت نافخۆیدا پتر کاکربا بۆ ریفراندۆمێ بۆ دەولەتە کوردی و اینجا قۆناغت گونجایدا ئەم گەل حکوومەتە عێراقی ڕێکەوت بینە دیتنامە پێتویە پەیوەندیت مەگەل حکوومەتە عێراقیت خۆش بن و ئەم بزاوی بکەین خۆشتر لێ بکەین و ئەم بزاوی بکەین ئەو کێشە هەلاویستە ناوبەرامەواندا ئەمان کێشە چارەسەر بکەین و بڕێکا دیالۆکێ بڕێکت دیموکراتی حتا ئەم چین بڕێکە هەواڵێت خۆیت سیاسی پارتیت سیاسی دەولەتی سیاسی ئەم بزاوی بکەین ئەماش کاریگەرا خۆت سەر عێراقیا بتن سبەی ڕازی بۆ ناخۆدیاکەن سەر ریفراندۆمێ ئەگەر خەڵکی گوتی مە دەولەت بێتن ئەو پیرۆزبایل مەکەن ئەگەر خەڵکی گوتی مەدبێتن ئەم چارچۆوی عێراقی دەژی ببینین هەردیسا سپیرۆزبایی و دەستخۆشی خەڵکی عێراقی بکەن دووبارە دەبێژم پێتڤە پەیوەندیتمە وەکو هەرێما کوردستانی وەکو پارتی سیاسی کوردی الگەل عێراقی گەلە خورتتر بن وەکو تەهرانیان وەکو ئەنقەرە چینە ئەم پەیوەندیت خۆ لەگەڵ ئەنقەرە و تەهران خورد بکەین ئەولی دێتگەل عێراقی نزیک خورد بکەین چونکو ئەچێن بێژم تانۆکەژی مافێمەوێت دەستێواندا مافێمەوێت دەستێواندا و مەگەلە قوناغت مەزن وێت برین بۆ بدەزوان ئینانە وان مافە بەڵام پێشتا قوناغت سەخت ژێت ماین ئەم بگەینەوان مافە مامۆستادەمی من هەر ئەوە بوو هەکەر جەنابێتە پەیوەکە دیمایی کابی کورتی تو چی کاران ژبەرک و ئەف پرۆگرامای تایبەت بوو ڕەوشە سیاسی هەرێما کوردستانی و لەو بەێ و کاریگەریە وەغەرکردنا نەوشان مستەفا ژبەر هەندێ ئەس دەبێژم دووبارە گیانێ نەوشان مستەفا شاد بتن باشدا خۆیان بەرین شاد بکەتن هیڤیامە ئەوە پەیڕەوکەرێن ڕێبازاوی سەر ڕێبازاویە ڕاست و درست ومێدێتویێت ئەوی ساگا خۆدا داناین لەسەر ڕێبازا ڕاست و درست پتر خزمەتە کورداتیە بکەن و هیڤیامە ئەوە شەرد و پارتی کوردستانی گۆڕان و پارتی بزاوێ بکەن وەغەرە بەڕێز نەوشان مستەفا بزاوێ بکەن و vê وەغەرێ بکەنە هێڤێنێک بۆ لێک تێگەشتنەکە سیاسی و بزاوێ بکەن تایبەتی یەکەتی گۆڕان
پارتی و لاانێ دیژی کۆمەڵە یەکگرتوژنێ لە فەرامۆشکردن ڕاستیژی ئەوانژی چەنگ و پێگاخۆ کوردستانی هەی هیوامە ئەوە ئەف ڕووداوا دڵتەزین ببتە هێڤێنێک بۆ لێک تێگەشتنا سیاسی و سپاس بۆ تا کاک بلبل سپاس بۆ تەلەڤیزیۆنا بادیان سات سپاس بۆ بینەرێت هێژا خۆشتەوی بۆ گوهدانەوە زۆر سوپاس بوو تا مامۆستا قادر میێوان بۆی گەلمە ڕۆی نوشتن گەلتە جێ سەرفەرازیە گەلک زۆر سپاس مەلی بینەر و گوهدارێن زۆر بەڕێز سوپاس کو هین بینەرێن مەبوون ماڵەوە ئاوا